بێگومان هەنگوین ئەبینین کە لە خواردنی بەتایبەت بەیانی کوردەواری زۆر گرنگی پێدرێت زۆر کەس حەزیان لەوەی هەنگوینێکی بە کواڵیتی و ئەسڵ کوردەواری وتەنی لەسەر سفرەکەیان نابێت جا ڕێگەی جیاوازیش هەیە ئاری بۆ ناسنەوە ئێستا تۆ لە منە پرسیار کەوتە برنج بە چیە ئەزانی باشە من با لە تۆ پرسیارکەم هەنگوین بە چیە ئەزانێت کە ئەسڵە ئەگەر ئاوا بەرزە کردەوە دەزوولەیی بوون نەبقرتا نەپچڕا ئەوە وازە بیستومەکە ئەمە یەکێکەکەلەوە بۆنی هەنگوین بەڕاستی هەنگوین بۆنەکەی ئەبێ بزانی من یەکێکەکەلەوانی کە بۆنێکی ئەزانی بۆنی هەنگوینە هەرچەنە لەواتە لە سەختەکردنیشدا هەندێک بۆنی هەبێ بەڵام بۆنی سەختیەکەی هەنگوین ئەوە شتێکی تر بۆ مەجێی بۆنی هەنگوینی ئەسڵە کردبێت ئای بێگومان شانە زۆر گرنگە بزان بە شانەوە بیکڕێ ئەوە شتێکی ترە زیاتر ئەو هینە نەبێ و پاڵاوتی کە جاکراوەتەوە پێما بێت لەوەی ئەتوانێت ساختەکە ئەمانە هەندێک شت نەیزە لە بیخێرەنێ و بە سەلاجە و بە بڵین ساردکەرەوەکانیشەوە بیشی بەستێ نۆرماڵە وابزانم بیشی بەستێ نۆرماڵە ئەگەر نەی بەستێ وابزانم نانۆرماڵە ئەمانە بیستو ئەگەر ڕاستم یا هەڵە نەبم بەم شێوازە کاتە با ئێمە بڕێنە لای میوانی ئازیزی بەرنامەکەمان بۆیە کە پێمان بڵێت هەنگوینێکی بە کواڵیتی و ئەسڵ ئێستا ئەم تایبەتمەندانی ئاریتیە یاخود نا چونکە کۆمەڵک باوەڕی سیر و سەمەرە هەیە لەلا بەڕاستی بەبزانین چۆن بەڕاستی هەنگوینێکی ئەسڵ بتوانین بدۆزینەوە و هەروەها لە ئەمە بۆیە ئێمە ئەمانەوێت باسی بکەین چونکە بە بەردەوامی لە کوردستانی خۆمە فستیڤاڵی پێشکەشکردن و فرۆشتنی هەنگوین بەڕێوە ئەچێت بەیانینە دوو بەیانی فستیواڵێکی هەر هەنگوین لە شاری سلێمانی بەڕێوەچێت ئەگەر ئێوە پێتان خۆشە لە فستیواڵەکە یا بەشداری بکەن چۆن بزانن ئەم هەنگوینەکە ئەیکڕن هەنگوینێکی بە کواڵیتی و لێی دڵنیابن جا بۆ ئەوەی کە لەسەر هەم بەروبوومی هەنگوین ئەم ساڵ بە چ شێوەیەک بووە تا چەند هەوڵ ئەدرێت ئەو هەنگوینەی کە لەم فستیواڵانەیە پێشکەش بە هاوڵاتیان ئەکرێت بەڕاستی لە ئاستی متمانەی ئەوانە بێ ئەمە بابەتێکەمە بەجێ هەڵین بۆ بەڕێز دڵشاد مستەفا لێ پرسراوی هەنگەوانانی کوردستان وی کە بەڕێزیان زیاتر لەسەری زانیاریمان پێ ببەخشێت کاک دڵشاد زۆر بەخێر بێ ئەگەر لەسەر ناونیشانەکە و ڕێکردنەوەی و ڕاستکردنەوەیکی پێویستە فەرموو بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستا سپاس بۆ کەناڵە خۆشەویستەکەی ورسات دڵشاد محەممەد عتام لێ پرسرایی هۆبەی هەنگم لە بەڕێبراتی گشتی کشتخاڵ سلێمانی و لێ پرسرایی پەیوەندەکانیش لە دەستەی کارگەری لە کۆمەڵی هەنگاوانانی کوردستان سلێمانی دەستە خۆش بەسپاس لەگەڵ ئاری باسی هەنگوینی ئەسڵمان کرد ئاری کۆمەڵک تایبەتمەندی باس کرد بەڕاستی ئەم ڕێگانەکەوتی دروستە بۆ بەڵێ خۆی ئێمە کە باسی هەنگوینەکەین هەنگوین تایبەتمەندێکی خۆی هەیە بە تایبەتی لە سنوورەکانی ئێمە توانین بڵێن کە لە بەتایبەتی سنووری سلێمانی کە ئێمە لەم سنوورین هەنگوینێکی تایبەتمەندی هەیە کە باسی هەنگوینەکەن هەنگوینی سنووری ئێمە بە تایبەتی ناوچە شاخاویەکان بە چیا جاکرێتەوە بە تاموبۆنێکی جیاوازتر لەبەر ئەوەی لە ناوچە شاخاوێنەکانە گوڵی هەمە چەشنە هەیە یان ئەو هەنگوینە کۆکۆی کاتەوە پەیوەستە بە چیەوە بە جۆری ئەو گوڵی کە لەو ناوچایە هەنگشی لی لێهێنێ هەتاوەکو جۆری گوڵەکان زیاتر بێ هەنگوینەکە تاموبۆنی خۆشترە هەنگوین ژۆی کە باسیگە بۆ ناسینەوە ئەو ڕێگا کۆنانەی کە هەیە ئەمە پێڵین بۆ ناسینەوە بۆ نمونە هەنگوینەکە ڕاکێشی درەم بکشەیان نایان هەیە بۆ ئەیکاتە سەر پارچەیە کاغەز ئەوانە هیچی قیاز نیە بۆ هەنگوین ناسینەوە خۆی ئەبێ لە تاقیکەیەکی پێشکەوتووە پشکنینی بۆی بکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا نییە بەس بە خۆشحاڵەوەی شەڵا لە چەند مانگی داهاتووە لە ڕێگەی کەسێکەوە لە سلێمانی کە مختبەرێکی تایبەت بە پشکنینی هەنگ ئەکاتەوەی شەڵا لاوانێت لە چەند مانگێ بۆ مانگی چەند ئەجیزێکی ماوە بۆی کێمە پەیوەندیمان لەگەڵا کردووە ئەو پشکنیە زۆر ئەساسە بەس ئەوەی ترکە ئێستا ئێمە ئاعتیمادێکەکەینە سەر ئەو ناوچەی کە هەنگەکەی لێدانراوە بۆ هەنگوینەکە دووەمیش ئەو کەسەی کە پەروەردەی ئەکا بە چی شێوازێک پەروەردەی ئەکا ئەوە سەرچاوەیەکی ڕئیسیە بۆ متمانە پێکردنی هەنگوینەکە کە تۆ بتانی بیکڕیت و بیخۆیت باشە لە پارێزگای سلێمانی سنووری پارێزگای سلێمانی بەرهێنانی هەنگوین لە چه ئاستێک بەڵێ خۆشبەختانە ئەم ساڵ زۆر باش بوو بەس ساڵی ڕابردوو بەهۆی نەبارینی بارانەوە لە کاتە پێویستەکانە بە تایبەتی لە مانگ سێ بەدواوە ئینتاژ زۆر کەم بوو بەڵام ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە بەرهەمێکی زۆر باشەیە کە ئەتوانین بڵێن بەو داتانی کە من لامە لەسەر و 500 تەنەوەیە بەس لە سنووری سلێمانی یعنی بەڵێ هەر لە ناوچەی پێنجوێن و شارباژێر و ماوەتەوە تا ناوچەی پشدەر و ڕان بەس لە هەندێک ناوچەی پشدەر و یعنی مەبەستم قەڵازێ پشدەر لەگەڵ منطقەی قەندیلە
هەندێک ناوچەی ئینتاجی کەم بوو بەس بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ بەرهەمی هەند زۆر بوو. یعنی وا هەیە بنێرێ بۆ دەرەوەی وڵاتی؟ بەڵێ زۆر کەس لە هەوڵی ئەوەیە تا ئێمەش لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە لە ڕێگەی جەنابی وەزیرەوە چەند جارێک نمونەی هەنگوینی ناوچەکانمان نردووە بۆ چەند کۆمپانیا کە و ئیشاکەن بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکان کە بتوانی بازارێک بدۆزینەوە بەس تا ئێستا نەچۆتە سەرسکەی تایبەتی خۆی. هەندێک هۆکارەکە بەڵێ زیاتر لە سعرەکەیەتی ئەو سعرێکی ئەو کەس بۆ نمونە کۆمپانیاک دێ و هەنگوینە بکڕێ پارێکی کەمەیە بۆ نمونە 15,000 یان بۆ 20,000 ئەمە بڕێکی نرخێکی کەمە بۆ هەنگوینی ئەسڵی چونکە ئەو هەنگاوانی کە ئیژەکە لەم بوارە بە تایبەتی لە ناوچە شاخاوێ سەختەکانە کولفەیەکی زۆر سەرڤەکە بۆ ئەمڕە بەس ئێمە هەر لە هەوڵین تا ئێساش هەر لەم هەفتەی ئیشەڵا داهاتووە نەمازیجی کەمان ئامادە کردووە کە نێرین بۆ دەرەوە بە تایبەتی بۆ وڵاتی ئیمارات و قەتەر ئەوان کە تەڵەبێکیانەیە و لەسەری داوایەکە تۆزە زوو بینێرم با فریا مۆندیالە بکە خەڵکی وڵاتەکان ببینە هەنگینەکانمان هەشە چەندەها هەنگاوانمان هەیە کە بە خۆی بە شخصی دۆستی هەیە لەوێ ئێمە لە ڕێگەی بەڕێبەراتی گشت و کشتتوکاڵە بە هاوکاری وەزارەت ئاسانکاریان بۆ ئۆکەی ئەوان خۆیان پێشتر نەمازجی هەنگوینەکە بن بۆ ئەوێ پشکنینی بۆکەن و ئەجا لەسەر تەڵەبی خۆیان سامە هەنگاوانمانەیە بۆ نمونە 200 کیلۆ تا 300 کیلۆ بۆ خۆی کەپسێکا و لە ڕێگەی فڕۆکەخانەی دەوڵەتی و سلێمانیەوەی بن باش چەندە کەسیشمانە عەفوی بۆ خۆی هەر لە ڕێگەی پۆستەوەی نێرێ بۆ ئەوروپا چونکە هەنگوینی بە تایبەتی سنووری سلێمانی هەنگوینی کوردستانێکێکە لە جۆرە باشەکان لە دنیا کاڵشات زۆر جار کە باسی بەرهەمێکی جوتیارانەکرێ ئێمە لەنێ ئەم پرۆگرامە چەندی جار بەرنامەمان لەسەرەوە کردووە جوتیارەکانمان هەمووی سەرەکە لەسەر بەرهەمێنانی خەیاریان تەماتە سێکی ئەوەنە زۆرە پێداویستی ناوخۆ زیاترە و بەداخەوەندێک جارەبینی لە میدیاکانە بڵاوکرێتەوە جوتیار بەرەمەکی فڕێدا ساغ نابێتەوە بۆی بازاڕی نییە بەرەمی هەنگوینیش وایە بەڵێ 500 تن بەڵێ بۆ ئێمە بارزیاکی وەکو سلێمانی پێداویستی ناوخۆ چەنی پێویستە خۆی پێداویستی ناخۆکەمە باسی هەنگوینەکەین بۆ تاکێک کە پێویستە ساڵانە لە 3 بۆ 5 کیلۆ بخوا بە پێتەمەرگان هەمانە زیادە بەس بەداخەوە تا ئێستا توانین بڵین هاوڵاتی ئێمە نەگەشتوتە ئەو شیاری کە چۆن هەنگوین بەکارێنێ ئەو هەموو کێشەکانەوەی کە جەناب باسی کرد لە ئەنجوتیارەکانەوە ئەو کێشە هەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان بەس ئێمە ناڵم لە هەوڵی ئەوان کە بتوانین بازارێکی تایبەت بدۆزینەوە یان بۆ نمونە ئێمە کار هەنگوینمان هەبێ هەت بۆ خواردن بەکارنێ ئێستا ئێمە بیردەواکەین و بۆ نمونە لە بەکارهێنانی لە پێداویستی جوانکاریەکانە یان بۆ نمونە لە شامپۆ ئەوانە ئێستا هەمانە لە سلێمانی لەو بوارە بەکاری هێنێ ئەگەر ئەمانە برەوی پێ بین بۆی بتوانین لە بواری کەشە ساغ بێتەوە ئەوە حاڵەتێکی تریژ ئەگەر ئەوانەی کە هەنگدارن ئێمە کێشەمانەوەی کە بازارێکی تایبەت نیانی ئێمە بۆ نمونە بەس هەند بۆ بەرهەمهێنانی هەنگوین بەخێو نەکەین ئێمە چەند بەرهەمی تریە کە توانی سوودی لێ ببینی یەکێک لەوانە ژەهرەکەیەتی کە بۆ زۆر نەخۆشی بەکاردێ خۆراکی شاهانەیە کەویش هەر بۆ تەندروستی مرۆڤ زۆر ضرورە بەرهەمهێنانی شاکەیەتی شاژنەکە ئێستا ئێمە لە هەوڵی ئەوان کە بیرمان کردوێتەوە لە ڕێی کۆمپانیا کە لێرە تایبەتە بۆەوە چەند هەنگاوانێکمان ئاگادار کردوێتەوە بۆی کە بتوانین ئێمە بەرهەمهێنانی شاژن لە بەهاری داهاتوو یان لە ساڵی داهاتووە بەرهەمهێنانی شاژن بکەین بۆی ئەو هەنگاوانانەی کە لەم بوارە ئیژەکە نەچن لە دەرەوە هەر لە خۆ ینی بە هیچ ڕێکارێکی یاسایی یاخو تەندروستی کە مەلیکەیەک بێنە ناو هەنگەکانیانە و تووشی کێشە ببن بۆی بتوانین لەو مەلیکە باشانەی کە لە ناوخۆی خۆمان هەیە بە تایبەتی لە سنووری سلێمانیا چەند کەسێکمان دەستنیشان کردووە کە بتوانن بەرهەمی ئەو شاهنگانە بکەن و بۆی ئەو کاتاگە من بۆ نمونە هەنگاوانم هەبێ هەیوینەکەی بۆ ساغ نەبێتەوە ئەکەوێتە سەر ئەو کەسەی کە بۆ نمونە هەنگ بەخێوەکە ئەم ساڵ بۆ نمونە هەنگوینی هەبوو بۆی ساغ نابێتەوە توانێت بچێتە بوارێکی ترەوە لە بواری بەرهەمهێنانی مەلیکە ئیش بکە کە بفرۆشە یان هەنگەکەی کوورەی هەنگەکە یان پورەی هەنگەکە زیاب بکە هەنگەکە بفرۆشێ خۆی کاک دڵشاد باسی ئەوەت کرد بەداخەوە لە لای ئێمە زۆر هێشتا جێ نەکراوەتەوە بۆ ئەوەی کە هەنوین بەکارهێنەرێکی باشی هەبێت لادوانیە بەداخەوە بە حکمی ئەوەی کە بەرهەمهێنانی هەنگین کارێکی ئاسان نییە تۆزێک غەشی زۆر تیا ئەکرێت هەر بە حکمەوەش کەوتت ناسینەوەی هەنگینی ئەسڵ ئاسان نییە ئەمە وای کردو بێمتمانەیەک لە ناو خەڵکە دروست بێت بەڵێ خۆیەوە زۆر ئەساسە ئێمە ناڵێن کە باسی هەنگوینەکەین ئەبێ پشکنینێکی تایبەتی بە بگریت تاقیقەیەک بە خۆشحاڵەوە ئیشەڵا لە چەند مانگی داهاتوە و تاقیقەیە بکەوێتە ئیش ئەو کێشەیەش نامێنێتوانێ هەنگوینەکان هەر کەسێک کە لە ناوچەیەکە بۆ نمونە هەنگی هەیەیان کەسێکەیە کە هەنگوینی لێکڕێ ئەتوانێت پشکنی بۆ هەنگوینەکەی بکاو لەبەر دەستیاتی ئەم هەنگوینە
چیە و لە چی پێگاتووە بەداخەوە لای ئێمە کە باسی هەنگوی نەکرێت خەڵک هەر هەمی داڵغی لای شەکرە ئێمە لە شەکر زۆر خراپتر هەیە کە خەڵک زۆر بە کێشێک ئێمە هەر بۆ نمونەیەکێک باسی هەنگوینەکەیان ئەڵێ هەنگوینەکە باش یەکسەر ئەڵێ شەکریتە ئێمە کێشەیەکی تری ئێساکە لە هەنگوینە موادی متەبەقی ینی ئەو موادانێک ئێسا لە ژینگە هەن بۆ نمونە ئەو شوێنانەی کە زۆر قەڵەباڵغا و سارێکی زۆری تایە ئەم هەموویان ئەم ژینگە پیسێکی ئێسا دروست بووە لە زۆر ناوچەیە ئەوانش هەمی تەسیریە لەسەر هەنگوین ئێمە ئێسا بیرەواکەینەوە کە هەیە خۆڵباڵین بەپێی ئەو زەرەرەی نییە ئێستا ئەم ساڵ ئەگە بۆ خۆڵبارین بووە بۆ نمونە لە بەهارە خۆڵبارینێکی زۆر هەبوو بەڵام هەنگوینیش باش بوو بەپێی کاتەکا گۆڕێ و کە باران بارێ بۆ نمونەمە هەنگوینە ئەگەر موادێکی متەبەقی تیاابێ یان ئەو هەنگاوانەی ئەگەر شارەزایی نەبێت لە چ کاتێکە علاجی هەنگەکانێکا کە نەخۆشەکەی موادی کیمیایی بۆ بەکاربێنێت لەگەڵ کاتی هەنگوینەکە بێ ئەمانە هەموو کێشێ بۆ هەنگوینەکە و لاڕوو تەندروستیەوە نەخۆشی هەنگەکان مادەی کیمیاییش بەکارهێنن بەڵێ هەیە زۆر بەکارێن بەس ئێمە من زۆر جاکە لەگەڵ هەنگاوانەکان قساکەین ئەڵەن با بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی موادی سروشتی ئەو گژوگیانێکە لە کوردستانی ئێمە هەیە هەر هەمووی چارەسەرە بۆ زۆربەی نەخۆشیەکان بە تایبەتی بۆ هەنگیش چارەسەر ئێمە زۆر بۆ نمونە گژوجیامانێ وەکو جاترە لە دەشتەکانە پێڵێن جاترە لە کێوەکانە هەمانە پێڵێن هەزبێلە یان پونگا نعنا ئەمانە هەمووی خۆی نەباتێکی یان ڕۆکێکی سروشتین کە چارەسەری نەخۆشیان پێکرێت بۆ هەنگیش توانین ئەوانە بەکاربێنێ ئەمە هەمووی تەسیری هەیە لەسەر جۆری هەنگوینەکە و نەوعیتەکەی باش لە وێنەکانە هەندێک هەنگەوانە بینین جارجار ئەوە شانەیەک دەرەکەن و سیرێکێکن ئەمە چیە بچە نەجارێ ئەم شانەیە دەربکرێت لە چی ئەکۆڵنەوە بەڵێ لەو کاتاکە هەنگەکەی بەسەرۆبێت کە هەنگوین دەرەکە ئەو کەسابێ سیرکە بۆ شاژنەکە بگەڕێ کە هەنگوین ئەبڕێ ئەگەر شاژنی لەسەر بێت لەو کاتا نابێ ئەو هەنگە ئازەختی لێ بکبیتەکەنویتە دەخوارە چونکە تەسیرە کاتە سەر شاژنەکە و عزیێتی ئەگاوە بێتە هۆی لە ناوچوونی جار بەجارە بێ ئاوا سێریکەوە لە کاتی هەنگوینەیان لە کاتێکە کە شانە هەیە بەچکەی تایە گەراکانی تیا سەردا پۆشتاویان گەرای تازەی تایە سیرێکا بزانە چۆنێتی گەرادانانی شاژنەکەی چۆنە بزانە و شاژنە بە شێوەیەکی باش بۆ نمونە گەرای داناوە کێشەی هەیەیان کێشەی نییە یعنی گەڕاژێژی چۆنیاوی بە شێوەیەکی کاتی هەیە بۆ کەی بزانی ئەو هەنگوینە دەرهێنی بە شانەوە بەڵێ بەڵێ کاتی نەزانی بە موددا ئیزانی بە ماوە ئیزانی یان بە سیرکردنی و بەسیرکردن ئێستا بۆ نمونە ئەم ساڵ کە بە پێی ناوچەکانی ژەگۆڕێ جەوەکە خۆش و لەبار بووم لە هەندێک ناوچە لە سنووری گەرمیانەکان لە بیدایەتی مانگی شەشیان لە 25ەوە دەستیان کرد بە هەنگوین بڕی بەڵام لە کوێستانەکان لە 27ەوە تۆ کە پشکنی بۆ هەنگان دەکەی کە سەیریت کرد هەنگوینەکە کەپسی کردووە یعنی پێڵن خەتم کە کۆتاییکت بێ هیچ ئیشێکیتیان نەمابوو چونکە ئەوەی ساگە باسی ئەوکەن کاتێکی زۆر زۆر چۆنەوە ئەو شیلەیە هەنگەکەی کاتە دەمی و هێنەوەی کاتە مەعیدێ و چەند عواملی کیمیاتیا ڕۆیا و دەریە هێنێتەوە جارێکی تر و ئەی کاتە چاو شەش پاڵۆکانەوە تاوەکو بۆ نمونە نسبەی ڕوتوبەی ئاوەکە کە لە هەنگوینەکە هەیە چۆن ڕێگە کاتەوە سایەکێک لەو تایبەتمەدیانەی کە هەنگوینی کوردستان چۆنەڵی خۆشە یان لە دەرەوە خەڵک زیاتر حەزی بۆی هەیە ئەوەیە کە نسبەی ڕوتوبیان نسبەی شێ ئاوتیایە کەمە ناچێتە لە سایحەوە ئێمە چەند نمازجێکمان فەحس کردووە لە ساڵ 14 تێپەڕی نەکردووە بەڵام ئەوانەی دەرەوەوانی ئەوروپا لە 22-23 ئەوە یەکێکە لەوە کارە خۆی من یەک بابەتم بیستوە کاک دڵشاد ئەڵێن بۆ هەنگوین ئەگەر بەکارت هێنا بە شانەوە بەکاری بهێنە باشترە چون ئەگەی کەی بە هەنگوینە ڕوونەکە گۆڵمەڵێک گۆڕانکاری بەسەریاهێن بۆ نمونە ئامێری بۆ بەکارهێنن ئەمە لەوانەیە پێکهاتەی هەنگوینەکە تێک بدا بەڕاستی وایە ئەگەر تۆ بە شانە بەکاری بهێنی باش بەڵێ خۆی باشتر وایە هەنگوین بە شێوەیەکی سافی بخورێ شانەکە ئەوەی زیاتر ئەو ڕغبەتی کە بۆ نمونە لەم وڵاتی خۆمانە لە سەرێتی لە دەرەوە وانە لە ئەوروپا خۆی ئاسانکاری بۆ خواردن و بۆ بەکارهێنانی شیلەکە یعنی ڕیاڵەکە باشترە من ئەوە ناڵم بۆ نمونەکە یەکێک هەنگوینەکە فەرزەکە دەستکاری بکە بۆ نمونە کەمیەتەکەی زیاب بکە چەندەها جار ئێستا بۆ نمونە لە زۆر شوێن لای خۆمانەوە کەس ناگە هەنگاوانەکان ئەوانە جارتر کە خەڵک کۆمپانیا ئیکڕێتەوەی باتە دەرەوە بۆی نسبەتی بۆ نموناگە 10 تان بکڕێ بۆی بیکا بە 15 تان چم موادی نەکەی تام و بۆنی تێکە نەکە یعنی بۆنی بۆنیشی ئەکرێتە نانەت بەڵێ هەیە تێکە هەشا کەمێتێک یان بۆ نمونە شەربەتی گەرمەشامی هەیە تێکن بەس لە لای خۆمان ئەوە نییە بەس کە تۆ بە شێوەی شیلەکە بێ ئاسانترە بۆ خواردنج ئاسانترە بۆ هەزمکردنج ئاسانترە باشەکەواتە ئەوە پێمە بە دوو ڕۆژی تریەوە فستیڤاڵی بەڵێ هەنگوین سازەکە شاری سلێمان لەکوێ بە فستیڤالەکە فستیڤالەکە لە بەرواری 23 بۆ 26 مانگی 11 ساڵ ئیشەڵا کە دوو بەیانیەکە
لە پارکی ئازادی لە ژێر دروشمی هەنگ بۆ ژینگە و هەنگوین بۆ ژیان کامە دروشمێکە بۆی کە خەڵک بیر بکاتەوە بزانێ ئەمە گرنگی بە هەنگ بدرێ بزانی هەنگ چییە ئەوە خۆتانەوەتان لان زۆر بیستێت کە وتەیەکی ناودارێکمانە یاڵێ ئەگەر هەنگ نەمێنێ لە ماوەی 4 ساڵ لەسەر زەویە ژیان کۆتایی پێدێ لەکوێکرێ لە پارکی ئازادی اینجا پرسیارانێکی تر لەم کاتەیە پێم خۆشە لەم چەند خولەکە من و هاوکارم سەحر بکەین بۆ کەسێکە کە سەردانی فستیڤالەکەکە بۆی پێشەوەی بێتە فستیڤالەکە و من دڵنیام هاوڵاتیان ێستا پێیان خۆشە فستیڤالە هەبێ و ڕاستەوخۆ لە دەستی جوتیارەکەەوە مانگوێنە ساغەکە بکڕن هەموو هەنگینانی کارێنەوە فستیڤالەیە ساغن بۆ مانایی کە بە کوالیتی کۆنتترۆل بۆ مانایی بۆ مختبەری کە تاقیگەی کە باسێکی تێپەڕێ یان چی بەڵێ دەستخۆش ئێمە ئەم فستیڤالانە کە ئەنجامە درێ لە ڕێگەی کۆمەڵەکەمان و بە هاوکاری وەزارەتی کشتوکاڵ ئەمە ئەو کەسانی کە بەشدارە بێ ئەو کەسانن کە خۆیان بەرهەمەهێنن یعنی ئەو کەسانن کە باوەڕ پێکراون بە دەستی خۆیان بەرهەمەکایێنن ئەمەش بۆ ئەوەیە بۆی هاوڵاتی لەو دڵڕاوکەی کە هەیەی هەنگوین ئەکڕێ لەگەڵ ڕێزمانی چەندەها جار دەکەوێتە سوێن خواردن و خوا نازانم چیتیا شەکری تەیە ئەسڵە هیچی شوێنەکە ئێمە حوتەمین فستیڤالەکە ئەنجامەدرێ ساڵ بە ساڵ ئەم فستیڤالە ڕەغبەتێک پێیاکە لەبەرەوەی ئەو کەسانی کە لەوێ بەشدارە بن کەسی مەوسوقن هەنگوینەکانیان باشە ئێمە ئەو تەنها ئەو کەسانە وەرەگین کە خۆیان بەرهەمی هێنن یان کەسێکی بەرهەمهێنەر و شارەزان لە بوارەکە ئەزانە چۆن ئەو هەنگوینان بەرهەمهێناوە بۆی ئەو کەسە کە دێ بۆ ئەوێ وەسڵێک نەبێ لە بینانە ڕاستەوخۆ هاوڵاتی بتوانێت ئەو هەنگوینەی کە خۆی ئێویان ئەو کەسە کە هەنگوینەکەی لە ئێکڕێت کارتی ئاتێ و هەموو ئەو هەنگوینانە لۆگۆی تایبەتی خۆی لەسرە بۆی بزانێت لە چی کڕیوە هۆکارەکە ئەوەیە بێم ساڵ بە ساڵ ئەم هۆکارە ئەوە بۆ کە ئەو هەنگاوانانەی بەشدارە بن چۆنەڵێ موشتەری زیاتریان ئەبێ خەڵک زیاتر لیانەکرێ و مۆسوقترە بن زۆر سپاس بۆ بەڕێزت کاک دڵشاد بە هیوایەوەی کە هاوڵاتیان هەم سەردانی ئەم فستیڤالەکەن و ئەو متمانەی کە لانێت تۆزێک ئێستا کەم بووەتەوە لە ڕێگەی ئەم فستیڤالە و هەروەها پێشکەشکردنی بەرهەمی باشەوە دروست بکرێتەوە یەک پرسیارە من بە ئەوەشی لێ بکەم بەڕاستی چونکە ئازانم چۆنەڵی لە دڵی زۆر کەسایە هەر لە ناو فستیڤالای سەتۆڵی ڕاستەخۆ جوتیارەکەیت بە سیرەکەی بەرهەمی ئەم نرخی لەو زیاترە ئەم کەمترە لەو بەڵێ ئەمەیان چی ئەوە خۆی بەپێی ناوچەکە ئەگۆڕێ بۆ نمونە ئەگەر کەسێک لە ناوچەیەکی شاخاوی بێ کولفەیەکی زیاتر بووە نوعی هەنگوینەکە خۆتا هەنگوینی شاخش لەم فستیڤالە بەڵێ خۆی هەنگوینەکە چۆنەکە ئێمە باسی هەنگوینەکەین بەڵێ هەنگوینی شاخمە بەسمێ لە عنی لە ناوچەیەکە دانرا بێت دوور بێت لە هەموو ئاوەدانیەکە بەڵێ بێ دەستکاری ئەو کرد بە پێی ناوچەکانە گۆڕە بۆ نمونە هەنگوینی شاخمانەیە هەنگوینی دەشمان هەیە ئەمانە هەمی جۆری هەنگوینەکە گۆڕە بەس ئەم ساڵ سعرەکان وەکو ساڵانی پێشتر نابێ بە خۆشحاڵی ئەمە چونکە هەنگاوانەکانمان بەرهەمێکی باشیان هەبوو ئەم ساڵ ئێستا بۆ نمونە هەنگاوانمانەیە لەگەڵ پارە کیلۆی هەنگوی 20,000 نرکەمتر ئەیفرۆشێ ئەگەر پار بۆ نمونە یابێتی بە 7,000 کەمێکی بوو بێ ئەم ساڵە یا بە 50,000 بە 45,000 بە هیوای کەمیکەنەوە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر فرۆش بەڵام بۆی خەڵکیش بتوانە لە فستیڤالەکە و ڕاستەخۆ ئەو ساڵانە بیکا بە دەرفەت من دڵنیام خەڵکەیە توانێت 10 کیلۆ 15 کیلۆ ئێمە دائمە لە هەوڵی ئەوایان هەنگوین بۆی کە ببێ بە شتێکی چۆنێڵێ ضرورەتی ژیان بۆی پێویستە هەموو ڕۆژێک هەنگوین بخورێت بەلایانی کەم و 13 بۆ 15 غرام کە کەوچێکی چێژدەکا بێ ڕۆژانە هەموو کەسێک ئەوە نەبخوات بۆی کە سعرەکەش دابەزێ ئەمە بۆی ئەمانەیە کە بەرهەم زیاتر بێ هەنگاوانەکە بەرهەمی هەبێ بۆ نموناگەر هەنگاوانێک بەرهەمی لە تەنێکا بێ 1000 کیلۆ بێ ئەگەر مەصرفیشی کرد بێ ئەتوانێت یعنی بڕێکی کەم دابەشیگا بە 100 کیلۆ کاتوانی کیلۆی با بۆ نمونە بە 40,000 ئەگەر شوێنێکی باشیش بێ باز ئەگەر مەصرفێکی زۆر بکا و ئینتاجی نەبێ ئەو کاتە سعرەکە بەرزێت زۆر بەڕێز دڵشاد مستەفا لە سوپای هۆبەی هەنگ لە بەڕێوەتی کشتوکاڵی سلێمانی سپاس بۆ بەڕێزەکان